هەولێر یان ئەربیل یان ئەربێل شارێکی کۆن و دێرین کەوتۆتە باکووری عێراق و چوارەمین گەورە شارە لە دوای شارەکانی بەغداد و مووسڵ و بەسڕە. هەروەها شەشەم شارە لەسەر ئاستی عێراق لە ڕووی دانیشتوان. ئەم شارە خاوەن پێگەیەکی بەهێزە لە ڕووی شارستانیەت و زمان و کلتور و پێکەوە ژیانی نەتەوە و ئاین. خاوەن جوگرافیایەکی دەوڵەمەندە لە ڕووی کشتوکاڵ و گەشتوگوزاریەوە. تەنانەت لەم ساڵانەی دوایی بەهۆی بەرەو پێشچوونی زیاتر لە بواری ڕێگاوبان و بیناسازی بۆتە جێگای سەرنج و بەیاخی گشتلایەک و بەراورد بە شارەکانی تری عێراق هەولێر لە ترۆپکی گەشەکردندایە. لایەنی مێژووی هەولێر خاڵێکی گرنگە لە تیشی خستنە سەر و کۆکردنەوەی پرسیار. ئەویش پێگەی بازاڕی قەیسەری هەولێرە کەوا کەوتۆتە ناوەڕاستی شار و لە پاڵ شکۆی قەڵا دەنگی ژیان و دەنگ و ڕەنگی پیشەگەرانی تێدا بەردەوامە لە لێدان. دیکۆمنتیە و جارە قسە دەکەین لەسەر قەیسەری هەولێر، دڵی هەولێر. لەگەڵ قسەکردنەکانمان لە دەرگای ئەو کەسایەتیانە دەدەین کەوا مێژوویەکیان لەگەڵ شاری هەولێر هەیە، قسە دەکەین لەگەڵ ئەو خاوەن پیشانەی مێژوویەکیان لەو شارە هەیە. لەگەڵمان بن، کوچە و کۆڵانەکانی قەیسەری بەسەر دەکەینەوە. کاک سەرباز ئەگەر پێناسەی بازاری قەیسەریمان بۆ بکەیان قەیسەریمان پێ بناسێنی چۆن پێناسەی دەکەیت چۆن دەیناسێنی؟ یەکەم جار بە خێراتتان دەکەین ئینشاءڵڵا دائیم لەو بەرنامە دەبن بێن بپرسن کە کارتی هەولێرێ قەیسەریە. سێ شتەیە لە هەولێرێ، قەڵای هەولێرێ، مینارەی چۆلی و قەیسەری. هەر ئەجانبەر هەر مسافرێک بێتن ئەوە جار دێتە ناو بازاری قەیسەری لەبەرەوەی قەیسەری لە هەولێرێ معروفە، کۆنترین بازاری هەولێرێ. بین لە دەرکەی بازارێ باسە کردو بکەم. بازار ئەو کە تەغەیراتی لێکراوە، تەعمیرات کراوە الحەمدولillah لە سایە حکوومەت یاریمی کوردستان. ئەسنافی زۆر تێدایە، هەموو سنفەکانی بازار لە هەموو جۆرە کەلوپەلەکی ئەم بازارەی تێدایە. بین مەسەن کۆنەکان لە دەرکەی بەزەری داهاتە ژۆرێ ماسی فرۆشەکە بوو لێرە ناوی ئەزەدین بوو کە کۆنتری ماسی فرۆش بوو لە هەولێرێ کە پیاوەک لە کنیشێک حاجی بەڕەحمەد بی ئەو لە دوای ئەو گۆڕە فرۆشرا درا منداڵەکانی حاجی سۆن کە پێڵاویان دانایە. دێن لە مەسەن لە پێلاو فرۆشەکان پیاوی زۆر کۆنمان هەبوون ناو بازار کە لەوان حاجی سابیر خەفاف و حاجی بیلال، ئەحمەدە ڕەش و حاجی مستەفا و حاجی عەبدولکەریم و علی خەیات کە پێی دەڵێن علی مەلاک، حەیدەر خەفاف و ئەو کەنەوەکانیان هەموو لێرە ئیش دەکەن. ئەوە وەکو بڵێن چەند خاوەن پیشە و خاوەن میهنەیەک هەموو پیشەکی تێدایە. ئەدی ئەگەر بمانەوێت باسە چی مێژووی قەیسەری بکەین یان بگەڕینەوە بۆ ساڵ و سەدەیەک پێت وایە بە پێی زانیاری خۆت ساڵێک یان سەدەیەک یان چەند لەمەوبەر بۆ مێژووەکەی؟ کە من بەگوێرەی من ئەمەوەیم شێستم دەنێن لە ساڵی 1970ەکانە قەدیمترین بازار کە قەیسەری بەس قەیسەری لە قەڵاتی داهات نەخواری بەس بازاری قەیسەری هەبووە. بازارەکانی دیکە مەساوکە دروستکراوە بەس قەدیمترین بازار قەیسەری بوو.